بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و بەخێرهاتنی ئێوە دەکەم، یاخوا بەخێر بن، خۆشحاڵین. من لە سەرەتاکانی ساڵانی 1986 دەستم بە خوێندنەوە کرد. ئەو کاتەی تازە وردە بیر و بۆچوون و تەسەوراتی ئیسلامی بۆ دروست دەبوو. ئەو کتێبانە ئەو کاتی کە ئەمن دەم خوێندنەوە زیاتر ئەو کتێبانە بوون کە پەیوەندیان بە لایەنی فکریەوە هەبوو بەشێکی، بە تایبەتیش ئەو بیردۆزانەی کە لەو سەردەمەدا بڵاو بوو و پوسەڵکردنەوەیان لەلایەن کۆمەڵێک زانا و مامەستایانی عێراق و کوردستان و وڵاتانی دیکەی جیهانی، بە تایبەتی بیردۆزەی داروین، بیردۆزەی فرۆید و بیردۆزەکانی مارکس. ئەوانە بەڕاستی چونکە لێشاوێکی مارکسیزم هەبوو ئەو کاتەی، یا فرۆیدیزم یا داروینیزم برەی پێدەدرا کە هەمووی کوور دەبێتەوە لە ئەلمانیەت. ئەو کتێبانە هەبوون بەڕاستی ئێمە بەشێکی ئەو کتێبانەم دەخوێندەوە، بەشێکی کە بەڕاستی ئەو کتێبانەی کە پەیوەندیان بە بوون ناسیەوە هەبوو، خواناسی و بوون ناسی و گردون ناسی، کە کۆمەڵێک کتێب بوون دەربارەی نهێنیەکانی گردون و ئەو ئاماژانەی کە قورئان ئاماژەی پێداون لە دیاردە گردونیەکان و کە هێندێک بڵێن پێدەوترێ موعجیزاتی قورئان سەبارەت بە گردون یا بە مرۆڤ یا بەو بابەتانی کە پەیوەندیدارن. بەڕاستی ئارەزوم هەبوو کە ئەو کتێبانەش بخوێنمەوە. کۆمەڵێک کتێبە بوو وەکو ئەو کتێبانەی مامەستەر شاکر عەبدولجەبار ئەو کاتێ بڵاو دەکرایەوە، کۆمەڵێک کتێبی دیکەش و ئەو کتێبانەی دیکەش کە ئەو کاتێ هەبوون هێندێک نامیرکە بڵاو دەکراوێت دەربارەی بە تایبەتی هەڵس و کەوت و هەڵوێستی هاوڵانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، ڕزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هاوڵانی بێ، دەربارەی مامەڵەیان لە کاتی ئاشتیدا، لە کاتی جەنگدا، یعنی کۆمەڵێک نامیرکەی پەروەردەیی بوو بۆ پەروەردەکردنی خێزان، پەروەردەکردنی منداڵ، پەروەردەکردنی خودی خۆت. ئەوانش بەڕاستی کۆمەڵێک نامیرکە بوون، پێم وایە لە کاتی خۆیدا سوودی باشیان گەیان بێ لە ژیانی دوای پێشمەرگایەتی و دوای ڕاپەڕین. تەمەنە من هەمیشە بەڕاستی خوێندنەوەم هەبووە و هەوڵم داوە هەرگیز لە خوێندنەوەدا نەبڕێم، چونکە مرۆڤ ئەگەر بیەوێ لە کۆمەلگادا نەبڕێەوە لە پێشکەوتن و وێشەسەندنی ژیان و کۆمەلگا و بابەتە نوێیەکاندا نەبڕێ، پێم وایە پێویستە هەمیشە بخوێنێتەوە. ئەوەندەی کە دەرفەت بوو بێ، من لە ناو سیارەش بوو بێ کە لە شوێنە بۆ چین بۆ شوێنێکی هەوڵم داوە سوود لەو کاتە ببینم کە دەرفەتم هەیە و مەجالم هەیە. من کاتی خۆی وتان بڵم یەکەم کتێب ئەوە بوو کە لە ساڵانی 1995 و 96 کتێبێکم نووسی، بەڕاستی دەستنووسێک بوو دەربارەی گەڕانەوە بۆ لای خوا، هەم بەو بەڵگانەی کە لە بوونەوەر هەیە و سەرنجی مرۆڤ ڕادەکێشێ کە خوایەک و خالقێکیان بوونەوەری خوڵقاندووە، و هەم بۆ بەڵگانێک کە لە قورئان و لە فەرمایشتە ڕاست و دروستەکانی پێغەمبەری پێشەوادا هاتووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. شتێکم نووسی بەڕاستی دەستنووسێک بوو، بەڵام دوای ئەو شەڕەکانی ناوخۆ و دەربەدەربوون و ئاوارەبوونی ئێمە و من بە تایبەتی ئەم دەستنووسەم بەڕاستی فەوتا، بەڕاستی لێ ون بوو. دوایێ کە سەفەری دەرەوەم کردە من لە ساڵی 1998 لە گرتوخانەی ڤێلز لە وڵاتی نەمسا، کتێبێکم نووسی بە ناوی 5 خاڵی گرنگ بۆ بانگخوازان و داعیانی ئیسلامی. ئەویان بەڕاستی ڕەوان کردەوە ئەو کاتەی و هێندێک برادەر چاپیان کرد، لە سەردەمی خۆیدا بەڕاستی بڵاو کرایەوە و باسی کۆمەڵێک بنەما بوو، 5 بنەمای گرنگ بوو بۆ بانکردن و بانکردنی خەڵک و مامەڵەکردن لەگەڵ خەڵک. پاشان دیارە ئەو کتێبێک کە جناب لە ئاماژەی پێدەکەی، کتێبێکە ئەزموون و وانەکانی حکومڕانی وەزارەتی کشت و کاڵ بە نمونە
کە ئەم ساڵ چاپ کراوە. ئەم کتێبە ئەم ساڵ دوجار چاپ کراوەتەوە. خەڵکێک بەڕاستی ینی خوێندوانەتەوە بە دڵیان بۆ پێیان خۆش بە زیاتریش بڵاو بێتەوە. ئەوە دەربارەی وەزارەتی کشت و کاڵە لە ساڵی 2014 تا 2018. خۆی ڕاستە دەربارەی وەزارەتی کشت و کاڵ بەڵام فراوانترە، ینی ئەزموونوانەکانی حکومڕانی بەگشتی، چکە لێرەدا ئاماژە هەر بە تەنها بە ئیش و کارەکان یا بابڕین ئەو بابەتانەی کە پێویستی بە کشت و کاڵەوە هەیە نییە، بەڵکو مەسەڵەن بە شێوەیەکی گشتی دەتوان بن تەوەرەی یەکەمدا هەستوکەوت لەگەڵ فەرمانبەران و هاوڵاتیان بەگشتی، تەوەری دوم چاکسازی و بەگشتداچوونەوەی گەندەڵی، ئەوانە هەر یەکێک کۆمەڵی بابەتی تێدایە، بەڵام ئەوە تەوەرەکەیەتی هەر یەکەی چەند باسێکە، 7 باس 8 باسی تێدایە. تەوەری سێم ئەوە تۆزێک جیاواز لە وەزارەتی کشت و کاڵ بۆ یەکتم فراوانترە، باسی حکومڕانی دەکرێت، پرسە سیاسی و دیبلۆماسی و نیشتیمایی و نەتەوەیەکان کەوەی کاتۆتە پێش ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەدا پرسێکی نەتەوەیی بووە، نیشتیمانی بووە، دیبلۆماسی بووە. ئێمە چۆن مامەڵەمان لەگەڵ کرد وەکو وەزیرێک وەکو وەزیرێک لە پشکی لایەنەشی ئیسلامی. تەوەرەی چوارمیان کار استراتیژ و داتاکان لە وەزارەتی کشت و کاڵەوە بە داتا هەیە هەمووی، کە ئێمە لەو 4 ساڵێدا چی کراوە و چەند کەرتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەرە پێش بردراوە. و تەوەرەی پێنجەمیش هەندێک بابەتی تایبەتە و هەندێک پرسایی تایبەتە کە کاتی خۆی ئەوە کتێبێک بوو، 5 ئاڵقەی بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵ کەناڵی هەولێر بوو، بەڵام دوایێتر کراوەتە کتێبێک وە دوایی ئەم پرسیارەکانی لا بدراوە تەبەن لە چاپی دومدا، باسی ئەندێک پرسیاری تایبەتی بۆ لەسەر ژیانی ئێمە و لەسەر هەست و کەوتمان و لەسەر کۆمەڵێک بابەت کە ئەو کاتەی وەزیرەکانی کۆمەڵدادەنا کۆمەڵێک ڕەخنە ئاراستی سەرکردایەتی و هەندێک لە ئێمە کرایەوە و پێویستە وەزیر ئایا تەکنۆکرات بێ یان نا، و ئەست و پاشی ئێمە ئایا بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بە زۆری نەبوویان سەپێنراوە و پاشەکەوتی موسە ئێمە ڕئیمان هەبووە لە کاتی خودیا ڕئیمان نەبووە ڕەتمان کردوتەوە، و ئایا دامەزاندن و بەخشین و پلە و ئیمتیاز کاتۆتە پێشەوە، مینحەی بەردەستی وەزیر کە ئەو کاتی 7 ملیۆن بە ئایا چۆن خەرج کراوە، و ئایا ئێمە وەکو وەزیرێک لەسەر پشکی لایەنەشی ئیسلامی پابەندی بە بنەما شەرعیەکانەوە لە مامەڵەمان لە گرێبەستەکانمان لە ڕێکەوتنەکانمان و خەرجی زیادە و باسی ئەو ڕەخنە و دەستخۆشیانش کراوەکە پرسیار کراوە هەڵبەت ڕەخنەمان لێگیراوە و دەستخۆشیمان لێ کراوە. بە شێوەیەکی گشتی باسی ئەزموون و وانەکانی حکومڕانیە و کۆمەڵێک بەڕاستی کتێبیش کەش هەیە کارزیریان تەمەنە من بەڕاستی هەمان بەشێکی ئامادەی چاپن، بۆ نمونە ئەوە هەر تایپیش کراوە، جارێ ناونیشانەکەی ئاوایان نازانم گۆڕانی بەسەدادیانێت چۆن دەستم پێ کرد، واتە لەو کاتەوە کە من دەستم بە کاری ئیسلامی کرد و دەستمان بە شۆڕش و پێشمەرگایەتی کرد لە ساڵی 1970 وەچی هاندەر بووە بەڕاستیم کە گەڕاومەوە و ئەم ڕێگایم هەڵبژاردووە چۆن بووە. ئەمە کتێبێک کە بەڕاستیتوان بڵێم کتێبێکی بەڵگەنامەیی و مێژوویە، بەڵگەدار بە بەڵگەوە و ئەو ڕوودا و پێشهاتانەیە کە من لە ژیانی خۆمدا بینیمە، ئەوانی کە بەگرنگم بزانی بێ، ئەوانی کە بزانم خەڵک سوودی لێ ببینێ و جێگەی تێڕامان و پند بێ بۆ خەڵک. و کتێبێکی کە دەستنووسێکی کە ئێستا لە بەردەستە پایەکانی دەوڵەت و حکومڕانی تەندروست. ئەم پێم وایە لایەنی ئیسلامی و ئیسلامیەکان بەگشتی زۆر بەڕاستی پێویستمان بمە هەیە، بابەتە شەرعیەکان، بابەتە فیقیەکان، هەتا ئەو باسانێک کە پەیوەندیدارن بە عیبادەت و بە عەقیدە و بیر و باوەڕ تا ڕادەیەکی باش زانایان مامۆستایان کاریان لەسەر کردووە و باسییان کردووە ڕوونکردنەوە تا ڕادەیەک دراوە بۆ خەڵک، هەرچەند ئەویش هێندێکی بە کرچ و کاڵی بووە، بەڵام ینی قسەی لەسەر زۆر لەسەکراوە. بەڵام ئەم بابەتە بەنسبەت ئیسلامیەکانم دەتوانم بڵێم زۆر بە کەمی قسەی لەسەر کراوە، توێژینەوە زۆر کەمی لەسەر کراوە و کەمتر بەڕاستی لە ژیانی کاری سیاسی و حکومڕانی و پەرلەمانی ئەوانەدا، ینی ئەم
پایانەی کە دەوڵەتی سەدادەمەزێ ئەم پایانەی کە حکومڕانێکی تەندروست هەیەی بەڕاستی کەمتر کاری لەسەر کراوە ئەوە ئێستا دەستنووسێکە و پشتیان بەخوای گەورە پێویستی بە هەندێک دەستکاری و پێداچوونەوە هەیە ئیشاڵە بەساب دەگا ئیشاڵە لە کاتی خۆیدا عمر باقی بێ. ئەوە دەستنووسێکی کێ دەربارەی ئەزمموی شاخ و شار کە تۆزە نزیکە لەوەی پێشووتر ئەوەی کە باسم کرد چۆن دەستم پێ کرد. ئەوەش کۆمەڵێک ئەزممونە کە لە شاخدا ئێمە کە ئەگەر هەمانمە و لە شاریشدا کە پێویست بکە کادیران و ئەندامان و خەڵک بەگشتی بیزانێ. ئەو بابەتێکی کێ سەبارەت بە سەرمەشقبوون لە بەرپرسیارەتیدا، یعنی ئێمە چۆن دەتوانین کاتێک کە بەرپرسیارین چۆن دەتوانین سەرمەشق بین، پێشەنگ بین. ئەوەش کۆمەڵێک بنەماو و کۆمەڵێک بنچینە باس کراوە. ئەمەیان دیسانەکە کۆمەڵی ئەڵقەی کەناڵی تەلەڤیزیۆنی بانگەوازە و ئێستا بە کۆتا گەیشتووە، پێم وایە 17 ئەڵقە بوو بێ. ئەوە دەستنووسەکەیەتی و پشتیوان بەخوای گەورە ئەمەش بە چاپ دەگەێنرێت کە بە ناوی بنەماکانی سیستەمی حکومڕانی لە ئیسلامدا کە ئەوم بەلاوە زۆر گرنگە. ئەمە بەڕاستیم ئەم ناونیشانم دانا تەبان کە پێم وایە ئێمەی ئیسلامی و خەڵکی ئیسلامی بەگشتی زۆر پێویستی پێیەتی کە ئەم بنەمانەی کە پێویستن بۆ حکومڕانێکی ئیسلامی تەندروست چییە کە زۆر بە وردی و بە تەفسیل باس کراوە و بەڕاستی زۆر سوودم لە هەموو ئەو سەرچاوانە بینیوە کە دەربارەی ئەم بابەتانە قسەی کردو هەرچەند کە من بەڕاستی ینی بە بەراورد لەگەڵ سەرچاوەکانی دیکەی بابەتەکانی بیر و باوەڕ و عیبادەت و مەسایلی فیقیەکان سوودم لێ بینیوە بەڕاستی بە تایبەتیش ئەو کتێبەی جنای مەمە ساعلی باپیر کە لە کتێبی دەوڵەتداری بەشێکی ینی باسی ئەم بابەتێ بە تەفسیل باسی کردووە. ئەمە کتێب دەستنووسێکی کە دەستنووسێکی کەمان حکومڕانیەکانی یا ئەبا بڵم هەنگاوەکانی حکومڕانیەکی تەندروست کە وەش دیسانەکە باسی کۆمەڕێک استراتیژیەت و بنەمای حکومڕانی تەندروست دەکات کە لەگەڵ یەکێکیان توانم بڵێم دەکرێت تێکەڵچێژ بێ. مەبەستم ئەوەیە حەقەتەن بەڵام بەهۆی ئەوەی کە کاتم زۆر کەم بووە چ ئەو کاتێکە لە وەزارەت بوومەوە چ ئێستا کە لە پەرلەمانم هەم بە ئیشی پەرلەمانی بە ئیشی حیزبی و پەیوەندی کۆمەڵاتیەکانیش هەر دیسانەکە ئەویش زۆرێکێ لە ئەرێک لە ئەرچی سەرشانمانە بەڕاستی دەنا ئەوانە دڵم پێی خۆشە کە ئەگەر خوای تاالە دەرفەت بدا و عمر باقی بێ و ئیشاڵ ئەگە خێری پێوە بێ کە خەڵک خێری لێ ببینە و ئیسفادە لێ بکە بە چاپ بگەێنم. ئەمن سەرەتا دەمەی ئەوە بڵێم ئەوەی کە من نووسیمە دوێ ڕای ینی تحقیقات و خوێندنەوەیەکی ورد بۆ ئەو بابەتانە لەو سەرچاوانی کە دەستم کەوتەوە سەرچاوی بە پێز بوونە وێڕای ئەمە بەڕاستی بەشێکی زۆری ئەو ئەزمون و ئەو خوێندنەوەی خۆمە کە لە واقعەکەدا بۆم دروست بووە هەڵبەت لەسەر بنچینە و بنەمای قورئانی. ئێمە باسی حکومڕانیمان کردو تەبان لەوانەیە ئەگەر ئەمن ئەو کتێبم نووسی بە ئەزمون وانەکانی حکومڕانی پێشوەی کە 4 ساڵ لە وەزارەتێکی حکوومەت کار بکەم لەوانەیە بە شێوەیەکە بنووسی بە من هەستم دەکرد کە زیاتر بیردۆزە و نەزەری بێ. بەڵام ئێستا ئەوەی کە من نووسیمە ئاماژەم پێ کردووە زیاتر ئەوەیە کە ئەنجام درراوە ئەوەیە کە کراوە وەکرا ئیزا کردومە بە بنەما بەڕاستی. پێم وایە تەمان نووسینەکان بەگشتیە من بەشێکی زۆری بەو شێوەیە ینی تەنها نەزەریات و مەبادی نییە کە بۆ خۆم ممارەسەم نەکرد یان نەمبینی بێ. بۆیە من پێم وایە هەر کتێبێکیش هەر نووسینێک ئەگەر خاوەنەکەی خۆشی ممارەسەی کرد بێتەبان بە کردەی سەلمان بێتی من ناڵم ئەوەی کە من نووسیمە هەموو سەلمان بوو نەوەڵا بەڵام تێدا بووم ینی لەگەڵی ژیاوم هەر نووسەرێک و هەر کەسێک ئەگەر ئەوەی کە دەینووسێ ئەگەر خۆی پێی بژێ و خۆی لەسەری بێ و لە ناو واقعەکەیدا بێ بەشێکی ڕنگدانەوەی واقعی ئەم کەسە بێ ئەم پێم وایە ئەو کتێبە بە پێز دەبێ و بەهێز دەبێ و من دڵنیام کە خەڵک دەیخوێنێتەوە. بۆیە خوێندنەوەم بە شتێکی گرنگی دەزانم
بۆ پێشکەوتنی کۆمەلگا بۆ دانەبڕان لە پێشکەوتنەکان لە کۆمەلگا پێشکەوتوەکان من لە وڵاتانی دەرەوە ژیاوم بڕوا بکە ئەوان ینی ئەو خەڵکەی سەرزادەکان لە سەرزادەی کەوتووە ئەوەی تلیاک و حەشیش و هێرۆین دەچێشێ یا هەمیشە سەرخۆش و بێهۆشە ئەوان ئەو وڵاتانیان بەرەو پێش نەبردووە ئەوانەی کە ئەو وڵاتانیان بەرەو پێش بردو ینی گەیاندویانە بە لووتکەی خزمەتکردن و لووتکەی مرۆڤایەتی ئەوانن کە هەمیشە دەخوێندنەوە ینی هاوڵاتانی وڵاتە ببینە پاش سعات 4 یا سعات 3 کە داوامی تەواو بێت لە ناو قیتارە تەماشا دەکەی هەر یەکێک کتێبێکی پێ دەیخوێنێتەوە لە کار هاتوتۆ ماندووشە بەڵام کاتی خۆیان بەزای نادەن کتێبێکی پێ لە سەفەرێکی دوور و درێژ دەجاروێ شەمە یەشەم کە سەفەریان هەیەوە تەماشا دەکەی خەریکی خوێندنەوەن بۆی ئەم کۆمەلگایانە من هەست دەکەم بەڕاستی بە ڕۆشنفکری و بە هوشیاری هاوڵاتەکانیان پێشکەوتووە حتا ئەو ستەم و زوڵمەی کە نەیانهێشت لە وڵاتەکانی خۆیان ئەو قۆڕەکاری کە نانهێشت لە وڵاتەکانی خۆیان ئەو گەندەڵی کە لە ناویان بردووە خەڵکی هوشیارەکە لە ناوی بردووە ئەنی خەڵک هوشیار بووە ڕوبەڕووی گەندەڵی ڕوبەڕووی ستەم ڕوبەڕووی قۆڕەکاری بۆ تۆ و ئەم هوشیاری وای کردووە کە کۆمەلگایەکی تەندروست حکومڕایەکی تەندروست بەرپا بکەن و دروست بکەن بێگومان بەرپرسیاری یەکەم لە پەروەردەکردنی منداڵ دایک و باوکە ئەم پەروەردەکردنەش بەر لەوەی کە بێ باسی بۆ نمونە شەرحکردنی ئاەتێک یا فەرمایشتێکی پێغەمبەر یا هەر بەها و ڕەوشتێکی بەرزیان بکەی ئەم پێم وایە دەبێ خۆیان ئەو دایک و باوکە نمونەیەکی جوان بن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان بە کردەیی پاشان بە نەزەریش و بە فێرکردنیش لەگەڵان خەریک بن ڕاستە هێندێک بابەت هەیە مەرزنیە تو جارێ ینی لە توی ببینێ پێویستە فێریکەی و پێی بڵێ بەڵام هێندە بابەت هەیە ناهەتا نەیبینە ڕەنگەوانەکە مەسەلەن بۆ نمونە تو کاتێک دەڵێی کاکە یا کچم یا کوڕم پێویستە ئەگەریشێک چاکەی لەگەڵکردن بڵێ سوپاس دەست خۆش بێ خوا پاداش داتەوە خۆ ئەنی چۆن فێر بێ ئەمە ئەوە پێت گوت و تێپەڕی بەڵام کاتێک ئەگەر کوڕەکە دەگە کچەکەت هەرچەند ئەرچی شەرشانیەتی کە کارێکی پێدەستپێری شتێکی داوا دەکەیت بۆ جێبەجێکە بەڵام بڵێ سوپاس دەست خۆش بێ چۆن مەسەن فێر دەبێ کاتێک ئەگەر هەڵەی کرد لە بەرامبەر کەسێدا بڵێ داوا لێبوردن دەکەم وەختێک باداک بێ ئەتو بابیش بێ ئەگەر هەڵەیەک بەرامبەر منداڵەکان کرد بۆی کە فێریان کەی پێیان بڵێ داوا لێبوردن دەکەم بۆی ئەم پێم وایە پەروەردەکردن بەر لەوەی کە جارێ بە نەزەری بێ پێویستە دایک و باوک خۆیان نمونەیەکی جوان بن بۆ ئەوەی کە بە منداڵەکانیان دەڵێن ئینجا پێیان بڵێن پێم وایە ئەو کاتەی پەروەردەیەکی چاک و پاک و ڕێکوپێک دەبن.